زانیمان مامۆستایان بە گشتی ئەوەی 2 مانگە موچەیان وەرنەگرتووە ئەوە خاڵێکی سەرەکی بوو کە قسەمان لێ کرد. ئەم خاڵەش بەڕاستی دڵگرانیەکی زۆر تەئسیرێکی زۆری لێمان کرد کە لە ڕێی ئۆنلاین و زوومەوەش لەگەڵ ئەو هاوڕێیانەی کە نەهاتن نەیانتوانی بێن بۆ هەولێر بەشداری بکەن کە لە چەند دەوڵەتێکی تر ئەو بابەتەمان تاوتوێ کرد. لەو خاڵەی کە بڕیارماندا کە نامەیەک ئاراستەی ئەنجومەنی وەزیرانی بەغا ڕئیس سوودانیمان کرد کە بە زووترین کات موچەی مامۆستایانی هەرێمی کوردستان بدات و بۆ ئەوەی هاوتای ئەوان سوودی لێوەرگرت. مامۆستا بەڕاستی قدوەیە، ئەگەر مامۆستا حەقی نەدرێتێ بەڕاستی تەئسیر لە هەمووی ئەکات. بەم نزیکانە قائمەی موچە لە نانی وزارەتی داراییەوە دەستی پێکات پێش دەست پێکردنی ساڵی خوێندن. واتە ئەگەر قائمەی موچە دەستی پێکرد تەسەور ناکەم بایکوت بێت. دەربارەی مامۆستایانی وانەبێژ ئەوانە وەکو چۆن بڵێن ئەمڕۆ بوونەتە بڕبڕەی پشتی پرۆسەی خوێندن. 35,000 مامۆستا لە شوێنە دوورە دەستەکان بەڕاستی بە کەمترین پارە بە کەمترین یارمەتی و هاوکاری ئەوان پرۆسەی پەروەردەیان پەک نەخستووە. دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی بە جددی گوێ لەو مامۆستایانە بتەکەن و دانیشتن لەگەڵیان بکات. ئێمە پشتگیری داواکاریەکانیان دەکەین و سپەینێ کۆبنەی مەکتەبی سکرتارێتمان هەیە لەسەر ئەو بابەتانە حتمەن ئەو کاتە ڕێی خۆمانش دەخینە بەرچەو بەڕوونی. کاردانەوەیان زۆر توندە، بەڕاستی زۆر پێی دڵنیگەرانن کە ئەم وەزعی هەرێم و کوردستان لەگەڵ عێراقا بە سیاسی کراوە، ململانەی سیاسیە، ململانەی دارایی و ئەمانە دەبێت لەگەڵ موچەیە تێکەڵ نەکرێت. شایستەی داراییە با نەینێرێ، بەڵام مەسلەی موچەی مامۆسایان دەبێت بدرێت، چونکە ناکرێت موچەی مامۆسایان نەدرێت و پرۆسەی پەروەردە و خوێندن لە هەرێم سەرکەوتوو بێ.